خۆپیشاندانی مەدەنی بۆ بەدەستێنانی داواکاریەکی ڕەوا مافێکی دەستوریە و نمونەیەکی زیندوی ئەسموونی دیموکراسی پیشانەدات. بە بڕای هاوڵاتیان و چالاکوانانی کۆمەڵی مەدەنی ئەبێت خۆپیشاندانەکان دوور بێت لە هەموو گرژی و تونند و تیژیەک و زیانگەیاندن با مڵک و ماڵە گشتیەکان، چونکە لە کۆدادا کۆی گشتی کۆمەڵگا لە سوتاندنی مڵک و ماڵی گشتیدا زیانمەند دەبێت. خۆپیشاندان مافێکی دەستوری یاسایی هەموو تاکێکی میلەتەکەمانە و پێویستە بە خۆپیشاندانی هێمنانە داوای مافەکانی خۆمان بکەین. بەدڵنیایە ئێمە پشتگیری هەموو خۆپیشاندان و گرتبوونەوەیەکین کە بە هێمنانە و لەسەر خۆ بکرێ و داوای مافە چارەنووسەکانی خۆیان بکەن وەک بودجە و کارەبا و نازانم ئەو پێویستیە سەرەتایانەی کە لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانە پێویستە. بەڵام ئێمە بە هیچ شێوازێک لەگەڵ خۆپیشاندانی تونند و تیژیانین و لەگەڵ سوتاندنی بارەگای حکومی و حیزبیانین. بەدڵنیاییەوە ئەوە زەرەرێکە لە میلەتەکەمان دەدرێەوە، ئەوەش دوایی هەر لەسەر بودجەی هەرێمی کوردستان چاکە بێتەوە. ئەمە بە هیچ شێوەیەک چارەسەر نییە بۆ کێشەکان. دام و دەستگاکان چی حکومی چی حیزبی چی ڕێکخراوەکان هەموو ئەو شوێنە گشتیانە مڵکی هەموو کۆمەڵگەیە، نەک بە تەنها مڵکی لایەنێک. بۆ نمونە ئەگەر بارەگایەکی حکومی هێرشی بکرێتە سەر کێ زەرریتیاکە، من زەرریتیاکەم کە هاوڵاتیم، بەرامبەرەکە زەرریاکە کە هاوڵاتیە، واو کەسەشی کە دەچێتە سەر ئەو بارەگا حکومیە بارەگایەکی ئەگەر بارەگایەکی خەدەمی بوو واتە خزمەتگوزاری بوو، جگەر لەوەی من ئەویتر زەرریتیاکە لە پشتی ئێمەشەوە چەندەها کەسی کە هەیە زەرریتیاکەن. بۆیە من پێم باشە خۆپیشاندان ئەکرێ ڕایەکە بۆ چوونێکە لە ناختایە دەری ببڕە، با لە ناختان نەمێنێتەوە، بەڵام با بە شێوەیەکی هێمنانە بێ. ڕاستی کاتێکە خۆپیشاندەران ئەنگاو ئەنێ بەرەو توندوتیژی، یەکەم داواکاری خۆپیشاندەران ناچێتە بواری جێبەجێکردنەوە، دووەم موبەڕیرەیە بە هێزی ویلایەنی دەسەڵاتدار بۆ ئەوەی حاڵەتی نەخوازا و ڕووبدات. سێهەم سەرنجامی ئەم خۆپیشاندانانن لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان ئەوەی پێ وتوین کە جگە لە کارەسات و نەهامەتی و جەرگ بڕان و ئەمانە هیچی تر لێ سەوز نابێت. بۆیە ئێمە داواکارین خۆپیشاندانەکان بە شێوەیەکی هێمنانە و مەدەنیانە بکرێت و داواکاری هیچ کەس پەنا بۆ توندوتیژی نەبرێت، چکە بارودۆخەکە تێکەیە. هەمیشە ئەوانەی کە ئەیانەی کۆتایی بە ناڕەزایەتەکان دێنن پەنا بۆ توندوتیژی ئەبن. موبەڕیر ئەیان بەهێزە لە ئەمنیەکان بۆ ئەوەی ناچارن دیفاع لە دام و دەستگاکان کەن. هێزە ئەمنیەکانی پارێزگای هەڵەبجەش داواکارن خۆپیشاندەران ناسنامەی پایتەختی ئاشتیارەمی کوردستان وەک خۆی ڕابگرن، دوور بن لە بەکارهێنانی توندوتیژی. ئێمە خۆپیشاندەر بە برا و کەس و خزمی خۆمانەزانین، داوایان لەکەین با هێمنی شارەکان پارێزین، با هەڵەبجە جیاواز بێ، هەموو قوربانێکمان بە خۆمان داوە. ئێمە لە کۆنەوە ئێمە قوربانی بەم شارە دەین، با ئەم جارە هەڵەبجەمان خۆش بێ و بە دووری خێن لە کێشە مشکل. خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردوو دژ بە دواکەوتنی موچە لە چەند شارێکی کوردستاندا ئاڕاستەکەیان گۆڕا بە توندوتیژی، چەندین مڵکی گشتی و بارەگای حیزبی تێدا سووتێنرا کە ئەمەش بە بڕوای چاودێران هەرچی سووتاندنی مڵکی گشتیە زیانگەیاندنا بە کۆی گشتی کۆمەڵگا هاوکات دژیشە بە ئامانجی خۆپیشاندانی مەدەنیانە. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.